دیارە لەسەر پرسی ڕۆژی سیاسی کەرکووک و ئەو پۆستە ئیداریانی کە پێشتر پۆستی کورد بوون و دواتر ئەم پۆستانە لە ئێستادا بە شێوەیەکی کاتی بە یاخود هەمیشەی بێت لە دەسەڵات و حکمی کوردی دانەماوە پرسی بە عەرەبکردن و تعریبکردنی ناوچە کوردیەکان بەتایبەتی کوردە گوندنشینەکان لە کەرکووک و دەوروبەریدا تا ئێستا بەردەوامی هەیە لە حکومەتی نوێدا چۆن کورد کار لەسەر ئەم بابەتانە دەکا ئەو ڕێکەوتنەی یاخود گەر وا بڕیار بە ڕێکەوتنێک کرابێت لەگەڵ محەممەد شیاع سوودانی وەکو کورد بە کۆدەنگیەک لەسەر کۆمەڵە پرسی تایبەت کە پەیوەندی بە کورد و هەرێمی کوردستانیەوە هەبێت ئایا چۆن یەکلایی دەکرێتەوە لەسەر ئەم بابەتە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین بەڕێز حەسیب عەبدوڵڵا کە بەڕێزیان لێپرسایی بۆردی پێکاتەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە کەرکووکەوە میوانی ئێمە دەبێت حەسیب بەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ڕەوشی کەرکووک ئێستا چۆنە و چۆن دەکرێت کورد لە حکومەتی ئێستای عێراقدا کار لەسەر پرەنسیپە گرنگەکانی کورد بکات لە کەرکووکە بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئەم کاتتان باش دیارە ئەگەر باسی کەرکووک بکەین کەرکووک پرسێکی ئەوە نەگرنگ و چارەنووسازە زۆر قسە هەڵەگرێ دیارە کێشەی کەرکووک کێشەی جەوهەری هەموو کووردە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان قەزیەی کەرکووک بە قەزیەی مرکزی خۆمان ئەزانین یاخود کێشەی کەرکووک بە قەزیەی مرکزی خۆمانی ئەزانین و هەموو کات لەسەر ئەو قەزیەیە قسەمان هەبووە و خەبات و ماندووبوونمان لەو پێناوەدا دیارە کێشەی یاخود چارەسەری کێشەی کەرکووک خۆی لەوەیە دەبینێتەوە کە لە ڕێی دەستورەوە یعنی هەموو کات ئێمە وەکو کورد و بە تایبەتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای جێبەجێکردنی دەستورمان کردووە و داوای جێبەجێکردنی مادەی 140مان کردووە کە یەکێکە لە مادە هەرە گرنگەکان بۆ چارەسەرکردنی پرسی کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک بەپێی پێویست لە کابینەکانی پێشووی حکوومەتە کار لەسەر ئەم بابەتە کراوە مادەی 140 ئەو ناوچانی دەکەونەی دەرەوەی داری هەرێمی کوردستان زۆر ڕخنە لەسەر ئەم بابەتە دەگیرێت کابینەکانی پێشتر بەپێی پێویست بۆ کارکردنی لەم کابینەیە کورد چۆن کار دەکات بە تایبەت ئەگەر باز لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەین بەڵێ دیارە ڕەوشی کەرکووک بە ڕۆژێکی ناسەقامگیردا تێدەپەڕێ بەو پێی کە هیچ کام لە پێکاتەکان لەم بەڕێوەبردنە ڕازی نین یاخود ئەتوانم بڵێم ناڕازین کەرکووک لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بە خراپترین بارودۆخە تێپەڕیوە یعنی ئەو ماوەیە کە ئەم 5 ساڵە کە کورد پیاە تێپەڕیوە خراپترین دۆخ بۆ نەک تەنها بۆ کورد بۆ بەشێکی تر لە پێکاتەکانیش بۆ عەرەبە ڕەسەنەکانی ئەم شارە بۆ تورکمانەکان بۆ کردو ئاشور و مەسیحیەکان ئەمە لە جێی طموحی هیچ کام لە ئێمە نەبووە بەتایبەتی لە دوای ڕووداوەکانی شکستی ڕیفراندۆمەوە کەرکووک چوە قۆناغێکی تر کە قۆناغێکی ئەتوانم بڵێم کورتایە زۆر قەزیەی کورد لە کەرکووک زۆر پاشەکشەی کرد و بە تایبەتی لە دوای چۆڵکردن و بەجێهێشتنی پۆستە ئیداریەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەموو ئەو پۆستانەی کە پارتی دیموکراتی کوردستان بەدەستیەوە بوو لە شارەکە لە پۆستە ئیتر ئەمنیەکان وایە خەدەمیەکان وایە لە هەر جێگایە کە پارتی بەجێ هێشتووە پارێزگاری سەپێنراوی کەرکووک ئەم پۆستانەی بەکارهێناوە یاخود پڕ کردوێتەوە بە خەڵکێکی تر بە تورکمان و بە عەرەب ئەمە بووە هۆکاری ئەوەی کە کورد زۆرترین پۆست لەم شارە لە دەستدا ئەتوانم بڵێم تا ئێستا ئێمە چۆن دەکرێت ئەم پۆستانە وەربگیرێتەوە بڵێ دیارە تا ئێستا ئێمە 100 پۆستمان لەدەست داوە وەکو کورد ئێمە کابینەی نوێی حکومەتی عێراقی فیدراڵ ئێمە زۆر ئومێدمان پێیەتی بەو پێی کە بەڕێز محەممەد شیاع سوودانی کەسایەتیەکی بوێر و جەریئی هەیە و بینیمان دەست بۆ زۆر مەلەف ئەبا دەست بۆ زۆر بابەتە بە بۆیە ئێمە ئومێدمان پێیەتی کە بەڕێزیان بتوانن لە ڕێگای جێبەجێکردنی دەستورەوە لە ڕێگای جێبەجێکردنی مادەی 140ەوە ئەو مافەی کە لە کورد داگیر کراوە ئەو مافەی کە یاخود ئەتوانم بڵێم کە باڵانسی هێز لە کەرکووک تێک چووە هەمووی بەلایەکە کەوتووە و لایەکانی تر فەرامۆشکراون ئەکرێت لە ڕێگای دەستور و لە ڕێگای جێبەجێکردنی مادەی 140 ئەم مافە بگەڕێتەوە و باڵانسی هێز بگەڕێتەوە ئێمە لە بیرمان نەچێ لە کەرکووک لە ماوەی ئەم 5 ساڵی
حکومڕانی پارێزگارە سەپێنراوەی سەر کەرکووک کە بە وەکالەت دانراوە لە هەموو سێکتەرەکانە لەم شارە بەرەو پێش ڕۆیوە خزمەت گوزاری بەرەو پاش عفوەن ببوورە خزمەت گوزاری بەرەو پاش ڕۆیوە و مەلەفی ئەمنی بەدڵی ئێمە نەبووە و ئیشی یاخود دۆسەی سیاسی ئەمنی ئابووری کۆمەڵایەتی هەموو ئەمانە لە بەردەم لێپرسینەوەدان یان خود پرسیاریان لەسرە لەم کاتێک کە ئێمە قساکەین لەگەڵ جەنابتانە کۆبوونەوەی حزبە هاوبەشەکانەیە کۆبوونەوەی هەموو لایەنە کوردیەکانەیە حزبە کوردیەکان لە کەرکووک دیارە هەموو حزبەکان بەشدارن و لەژێر چەتری یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر داوای یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەم حزب و لایەنانە کۆبوونەتەوە و یاداشتێکی وازح و سەریحیان نووسیوە ئەم یاداشتە بەرزەکرێتەوە بۆ حکومەتی عێراقی فیدراڵ و کۆپیەکشی لێ ئەڕوا بۆ حکومەتی هەرێمی کوردستان دیارە هەموو لایەنەکان تەبان جگەل لە پارتی دیموکراتی کوردستان کە لە شارەکە بوونی نییە و بەشداریشی لەم کۆبوونەوەی نەکردووە هەموو لایەنەکانی تر هاوڕان لەسەر داکۆکیکردن لەسەر استحقاقی کورد لەم شارە و ئەو ناحەقی و ناعەدالەتی بەرامبەر بە کورد بە تایبەتی و بەرامبەر بە پێکاتەکان بەگشتی کراوە دەتوانین لە ڕێگای حکومەتی عێراقی فیدراڵەوە بە تایبەتی لە کابینەکەی محەممەد شیع سوودانی ئەمانە چارەسەری بۆ باشە بە دەستور چارەسەرەکە پێویستە پێشتر ئامادەسازی بۆ کرابێ حەسیبەخان ئەجەندای کارەکان بەرچاوڕوونیە کە بێت چۆن کاری لەسەر دەکرێت ینی ئەجەندای کارەکان وەکو بەرچاوڕوونیەک ئەگەر وەکو ئیتیفاقێک وەکو گفتوگۆ و دانوستانێک لەگەڵ محەممەد شیع سوودانیە بەس لەم پرسانی کەرکووک کراوە چونکە بەڕاستی ئەگەر لە پرسی جوتیارانی کوردەوە دەست پێ بکەین لە ئێسادا پرسی تعریبکردنێکی زۆر لە ناوچە کوردیەکانە هەیە ئەنی چۆن لە حکومەتی نوێیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆدەنگیەکیش لە ناو هەرێمی کوردستانە چۆن دەکرێت کار لەسەر ئەم پرسانە بکرێت لەگەڵ محەممەد شیع سوودانی حکومەتەکەیە بڵێ دیارە حکومەتەکەی محەممەد شیع سوودانی کارنامەیەکی هەیە بەپێی ئەو کارنامەیە پارێزگارە بە وەکالەتەکان لە عێراقا کۆتایی بە دەسەڵاتەکانیان دێنرێ و کۆتایی بەڕاژەکانیان دێنرێ کۆتایی دێ حکمی پارێزگاری بە وەکالەت دیارە لە عێراقیشا 5 پارێزگاری بە وەکالەتمانی یەکێک لەوانە پارێزگاری کەرکووکی بە وەکالەتە بەڵێ ڕێککەوتن کراوە وە قسەی لەسەر کراوە بەپێی ئەو ڕێککەوتنامەیە دەبێت پارێزگاری کەرکووک ئەو پۆستە چۆڵ بکە و هەر لە بەڕێز محەممەد شیع سوودانی و هەموو حزب و لایەنە سیاسیەکان بڕوای تەواویان بەوە هەیە کە ئەو پۆستی پارێزگاری کەرکووک لە ڕابردوو لە چەند کابینەی حکومەتە یەک لە دوایەکان یاخود لە چەند خولی ئەنجومەی نوێنەرانی عێراقی ڕابردوو خولە یەک لە دوایەکەکان هەموو کاتێک کورد نیوە یاخود نیوە زیاتری کورسیەکانی پەرلەمانی بەدەستێناوە ئەمەش ئەومان پێڵێ کە ئەم شارە نیوە زیاتری لە 150 زیاتری کووردە بە تایبەتی لەم بارودۆخی کە ئێمە ئێستا باسەکەین کە کورد لە ماوەی ئەم چەند ساڵەیە چەندە بارودۆخی خراپ بۆ چەندە ئەم پارێزگارە بە وەکالەتە خراپ ڕۆڵی بینیوە لەگەڵ هەموو ئەمانەشا کورد توانیوێتی بۆ ئەم جارش بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەی نوێنەرانی عێراق کورد لە 150 دەنگەکان بەدەست بێنێ یعنی ئەمە تەواو یەکلا بۆتەوە کە پۆستی پارێزگاری کەرکووک استحقاقی کوردە لە ناو کوردیشا استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموو لایەنێک ئەم ڕاستیە باش ئەزانێت و ئێمە باوەرگرتنەوەی ئەو پۆستا ئەتوانین بڵین بەشێکی زۆر لە کێشەکانمان چارەسەرە بێت دیارە ئەگەر باسی کێشەکان بکەین بەدەر لە مەلەفی ئەمنی بەدەر لە خزمەت گوزاری بەدەر لە هەموومانە ئێمە مەترسیەک لەسەر کەرکووک هەیە کە مەترسی تعریبە ئەم تعریبە لە ماوەی ئەم 5 ساڵە بەردەوامی هەبووە هەتا ئێستاش بەردەوامە بەڵام خۆشبەختانە کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات قسەی خۆمان هەبووە هەموو کات ئێمە داکۆچیمان لەو خەڵکەی خۆمان کردووە و پلانمان هەبووە دژە تعریب خۆشبەختانە تا ئێستا بە هەموو هەوڵ و توانایان بە هەموو هێرشەکانیان بۆ سەر ئەو ناوچانەی کە ناوچەی کوردنشینە چ لە سەرگەڕان بێت چ لە داقوق و دەوروبەری بێ نەیان توانیوە هیچ خاکێک داگیر بکەن و ئێمە لێرەوە سوپاس و دەستخۆشیمان بۆ ئەو کوردانەی کە ئەو سەنگەریان چۆڵ نەکردووە و لەو شوێنانە
توانیویانە داکۆچی لە مڵک و ماڵی خۆیان بکەن و داکۆچی لەو زەویانە بکەن کە زەوی کووردا لە باو باپیرانەوە بۆیان ماوەتەوە تا ئەمڕۆ ئەم مەوزوعانە ئاوا ماوەتەوە ئەوانەی دەستی بەسەر داگیراوە حەسی بەخان ئەو جوتیارانی یاخود ئەو کوردانی کە زەویزاریان دەستی بەسەر گیراوە لەلایەن عەرەبە هاوردەکان دیارەوەکو عەرەبەکانیش وەکو هاوڵاتیان دانیشتوانی کەرکووک باسییان کرد ئەوان لەگەڵ خودی و عەرەبانی نەناو کەرکووکان هیچ کێشەیەکیان نییە ئەوان هاوڕێ برای یەکن بێکەوە کار دەکەن بەڵام ئەوانەی کە زەویزاریان دەستی بەسەر داگیراوە چۆن قەرەبوو دەکرێنەوە دوجار چۆن کار لەسەرم بابەتە ئاکرێت بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە باسی پەیوەندیەکان بکەین دیارە پەیوەندی نێوان پێکاتەکان لە شەقامە لە شارعی کەرکووکە هیچ کێشەیەکمان نییە پەیوەندیەکان پەیوەندی دروست و پەیوەندی زۆر ئاساییە چ لەگەڵ عەرەبێ چ لەگەڵ تورکمان بێ ئەوەی کە ئێمە کێشەمان لەگەڵێتی ئەو عەرەبە هاوردانەیە کە بە مەبەستی تعریب بە مەبەستی داگیرکاری دێنە کەرکووک و لێرە و لەوێ ئەچن دەست بۆ زەویزاری برا کوردەکانە بن بەڵێ زەوی کورد داگیر کراوە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئەڵێن هیچ ناوچەیەکیان داگیر نەکردووە و دەست بەسەر شوێنێکە ئەگرن بە دیارەمەش بە پاڵپشتی پارێزگاری کەرکووک بە وەکالەتە ئیتر چ لە ڕێگای تازەکردنەوەی عقدەکانیان بێ دیارە لە ڕابردوو عقدیان نەبووە لە سەردەمی ڕژێمی پێشوو عقدیان نەبووەوە بەپێی ئەو عقدانە زەویزاری کوردراوە بە عەرەبەکان بۆی ئەوان بتوانن کاری تیا بکەن و ئیستیسماری تیا بکەن دیارە پارێزگاری کەرکووک بە وەکالەت بە هەمان ڕوحیەت ئیشەکە بە هەمان نەفەس ئیشەکە ئەو عقدانی بۆ تازە کردوونەتەوە یا هێزی بەکارهێناوە ئێمە کاتێک کە ئەڵێن باڵانسی هێز لە کەرکووک تێک چووە مەبەستەکەمان ئەوەیە ئەوان زۆرجە هێزیان بەکارهێناوە هێزیان جوڵاندووە بەرامبەر کورد بۆ چاوشکانیان و بۆ جێهێشتنی ئەو ناوچانە بەڵام خۆشبەختانە دووبارەیەکەمەوە خەڵکی هەموو ئەو ناوچانە هەر وەکو پێشمەرگا دەستیان داوەتە دار و هەندێک جار چەک و هەندێک جار و بەڕوویان بوونەتەوە گرجی و ئاڵۆزی لێکەوتێتەوە هەموو ئەمانە لە نەتیجەکەی حکومەتی عێراق و بە تایبەتی پارێزگاری کەرکووک یاخود ئیدارەی شار لێی بەرپرسە هەر ڕووداوێک ڕوو بدات ئێمە ئومێدمان زۆرە لە کابینەکەی محەممەد بەڕێز محەممەد شیع سوودانیە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین لەبەرەوەی زۆربیان کێشەی قانونین و خۆشببختانە وەزارەتی داد لای کووردا وەلای یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوانین بەشێکی زۆر لەو کێشانە لە ڕێگای وەزارەتی دادەوە بە یاسا چارەسەر بکەین و دووبارە بەڵێ دیارەوەیەکێک بوو لە پرسیارەکانم پێشتر حەسی بەخان لەژێر پاساوی یاساییدا ئەم کێشانە بشێکی ئەو کێشانی کە لە کەرکووکدا هەیە ڕووی دەدا کە دوجار دەگەڕانەوە بۆ لای پارێزگار یاخود دەچوونەوە ئەو کوردانی کە کێشیانێت دەچوونەوە بۆ قانون دەبینرا کە کێشەکان بە شێوەیەکی قانونی بۆ دروست بووە ئێستا لە ڕێگەی قانون و چۆن دەکرێت ئەو کێشانی کە دروست بووە چارەسەر بکرێت دووبارە باست لە وەزارەتی داد کرد دادی عێراق کە بە خۆشحاڵی و ئێستا ئەندامێکی تێدا کووردە لە پشکێکی نیشتیمانی کوردستانە ئەم بابەتانە دووبارە دەتوانێت لە ڕێگەی قانونی و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەم بابەتانە خۆیان بابەتی ئەتوانم بڵێم ڕاستەقینان و مڵکی کووردە دەیان بەڵگە و دۆکمنت هەیە لە سەرمانە کەمانە هی کووردە خۆشببختانە ئەو وەزیرە بەڕێزەی ئەم پۆستەی وەرگرتووە خەڵکی کەرکووکە خەڵکی ناوچە جێناکۆکانە ینی ئاگا و معلوماتی تەواوی هەیە لەسەر ئەم کەیسە و لە ڕێگەی یاساوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئومێدەکەمان لە جێی خۆیەتی و دەتوانین ئەم عقدانە چارەسەر بکرێەوە ئەو عەرەبە هاوردانەی کە پێشتر هاتوونە وەکو مادەی 140 قەرەبوو کراونەتەوە دیارە مادەی 140 گەڕانەوەی کووردە بۆ شوێنی خۆیان و گەڕانەوەی ئەم عەرەبە هاوردانەیە بۆ شوێنی خۆیان قەرەبوو کراونەتەوە تعویزی ئەویان وەرگرتوێتەوە بەڵام لە بارودۆخێکی ئەتوانم بڵێم گونجاو بۆ ئەوان لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر جارێکی تر هاتوونەتەوە و بوونێت بە هەڕەشە لەسەر ئەم ناوچانە بەڵێ بە دڵنیاییەوە بە یاسایی و لە ڕێگای قانونەوە دەکرێت ئەمانە چارەسەر بکرێن بۆ یەکجاری باش حەسی بەخان دیارە ئیسە بەهۆی ئەو کێشانی کە لە کەرکووکە هەیە کێشانێتەوەیەکان داگیرکردنی زەویزارەکان بە عەرەبکردن کە بەداخۆ سەری هەڵداوە لە نێو کەرکووکدا کۆمەڵێک پرسی دیکە هەیە جارێک یاخود ناوبەناو وەلا دەنرێ بۆ نمونە پرسی ئەمنیەتەوە پرسی بوژانەوەی کەرکووکە کەرکوویەکێ لە خاکە زۆر دەوڵەمەندەکان لە شارە جوانەکان ینی ئەمە لە ڕووی ئەمنیەتەوە چی بۆ کەرکووک کراوە و چیش بۆ کەرکووک دەکرێت لە ڕووی خزمەتگوزاریەوە بە هەمان شێوە لە ڕووی هاوکاریکردنی کۆمپانیەکان بۆ بوژانەوەی کەرکووک
بەڵێ دیارە پۆستی پارێزگاری کەرکووک من دووبارەیەکەمەوە زۆربەی کێشەکان ئەبەستینەوە بە پۆستی پارێزگاری کەرکووک لەبەرەوەی کەسێکی ئەمین نییە و ئەتوانم بڵێم ئەو میزانی و بودجەیە کە لەبەر دەسێتی نەیتوانیوە بە شێوازێک لە شێوازەکان لە خزمەتی شارەکە بەکاری بێنێ بە پێچەوانەوە لەوەیە فەرق و جیاوازیەکی زۆر کراوە ئەتوانم بڵێم پێکهاتەیەک یا بەشێک لە پێکهاتەیەک خزمەتێکی زۆر کراوە و پێکهاتەکانی تر پەرامۆش کراوە ئەگەر گوزەرێ بکەی بەناو کەرکووکە ئەم حەقیقەتە ئەبینی و ئەم ڕاستیت بۆ دەرەکەوێ کە بارودۆخی خزمەتگوزاری لە شارەکە لە منطقە کوردیەکان لە منطقە تورکمانیەکان لە بەشێک لە گەڕەکە عەرەبیەکان بە تەواوەتی پەراوێز خراوە بەرامبەر ئەوە بۆ تەنها بەشێک لە پێکهاتەی عەرەب سوودمەند بوونە لەو خزمەتگوزاریە دیارە ئەمە چێتە بابەتی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و تعریب بە هەمان شێوە ئێمە لەسەر خاڵێکی تر ببوورە گرنگە قسە بکەین کە ئەویش مەلەفی ئەمنیە جەنابەت پرسیاری مەلەفی ئەمنیت کرد بڵێ مەلەفی ئەمنی ئەتوانم بڵێم گرنگترین مەلەفە کە ئێستا دیسانەوە ئەتوانم بڵێم لە دەستێکی ئەمین نیە لە دەستی کەسانێکە کە خەمخۆری شارەکەنین کە خۆیان بە خاوەنی هەموو پێکاتەکانی ئەم شارە نازانن ئەویش کە لای پارێزگاری کەرکووکی بەوەکالەتە ئێمە داوا ئەەکەین مەلەفی ئەمنی تاکو نەگەڕێتەوە دەست کورد لەبەرەوەی ئیستیحقاقی کووردا بەو پێی کە زۆرینەی دانیشتوانی ئەم شارە و لەگەڵ ئەوەشا ئێمە لاریمان نیە دیارە ئەگەڕێمەوە سەر خاڵێک لە ڕابردووشە چه حکومەتی عێراقی فیدراڵ و چه حکومەتی هەرێمی کوردستان هەردووچیان کەمتەرخەم بوونە نەیانتوانیوە وەکو پێویست ئەو بۆشایە ئەمنیانە هەیە پڕ بکرێتەوە نەیانتوانیوە وەکو پێویست ئەو ژووری هەمانگیانی کە لە دوای چەندین ساڵ دروست کرا تەنها ئەتوانم بڵێم حبرون عەلا وەرەق هیچ ئەرک و کار و مەهامێکیان نییە و هیچ خزمەتێکیان نەکردووە مەلەفی کەرکووک ئەوەندە مەلەفی ئەمنی کەرکووک ئەوەندە هەستیارە تەنها ئەبێ کەرکووچیەکان بەڕێوەی ببن و تەنها لە بەڕێوەبردننی کەرکووچیەکان ئەتوانن ئەمن و ئاسایش بۆ خەڵکی شارەکە بەرقەرار بکەن ئەوەی کە ئێستا ئەیبینین لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردووە خەڵکێک هاتووە بۆ کەرکووک وەکو ئەمنی و بۆ پاراستنی ئەمنیەتی شارەکە ئێمە بە تەواوەتی ئەتوانم بڵێم نامۆن بە کەرکووک نامۆن بە کەرکووچیەکان بەتوانیویانە ئەمنیەتی کەرکووک بپارێزن ئەگەر بڵین توانیویانە ئەمنیەتی کەرکووک بپارێزن بڵێ وەکو پێویست نەیانتوانیوە ئەمنیەتی کەرکووک بپارێزن لەبەرەوەی ئەو بۆشایە ئەمنیانە پڕ نەکراوەتەوە بە هیچ شێوەیەک و ئەبینن ڕۆژانە پاشماوەکانی داعش یاخود هێزەکانی داعش لە ملاو لەولا چ لە داقوق بێت چ لە سەرگەڕان بێت چ پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیان داوە شەهید و قوربانی لێکەوتوتەوە و هەندێجا پەلاماری خاڵی پشکنینی پۆلیسی ئیتیحادیان داوە پۆلیسی مەحەلی شاریان داوە پەلاماری هێزەکانی سەر بە وەزارەتی دیفاعی عێراقیان داوە شەهید و قوربانیان لێکەوتوتەوە بە دڵنیایەوە ئەوان نەیانتوانیوە وەکو پێویست بیپارێزن ئەگەر بمانەوێت مەلەفی ئەمنی لە کەرکووک مەلەفێکی تۆکمە و قایم بێەوە سەر و ماڵی هەموو کەرکووچیەکان بپارێزرێ دەبێ بیر لەوە بکەینەوە خەڵکی کەرکووک ئەبێ پارێزەری ئەم مەلەفە بێ و دەبێ ئەو مەلەفە بە تایبەتی لە لای کورد بێت باشە بەپێی ئەم هەنگاوە یەکەمەکان دەستپێکی پێکەنانی حکوومەتی عێراق و بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی چۆن لێکدانەوە بۆ هەنگاوە سەرەتایەکانی پرسی کورد دەکرێت مافە دەستوریەکانی کورد دەکرێت بە تایبەتی لەو ناوچانەیە و کەرکووک و دەوروبەری گەشببینن ئێمە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە بە حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیاع سوودانی گەشببینین دیارە تەنها ئەمە قسە نیە و ئەمە دروشم نییە ئەمە هەوڵی ئەوێ ماوەی ساڵێ زیاترە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکیەوە بە ئەندامانیەوە بە فراکسیۆنیەکانیەوە لە بەغدا لە هەوڵی ئەوەن بتوانین ئەو چۆنە لێکترازانەی کە هەبووە لە نێوان کورد و لە نێوان حکوومەتی عێراق بەهۆی کەم و کوڕیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو هەڵانەی کە لە ڕابردوو ڕوویداوە کاریان بۆ ئەوە کردووە کە ئەم هەڵانە چاک بکەینەوە ئەو بۆشایانە پڕ بکەینەوە بەڵێ بە دڵنیاییەوە لە دوای دەرچوونی عێراق لەو ئینسیدادە سیاسیە کە ساڵێ زیاتر ئەم وڵاتە بێ حکومت بوو یاخود حکومەتی کاربەڕێکەری هەبوو خۆشببختانە کە کابینەی بەڕێز محەممەد شیاع سوودانی وەزارەتەکانی تشکیل کرد و حکوومەتەکەی تشکیل کرد ئێمە ئومێدمان زۆرە لەسەر ئەوەی کە کاری باشمان کردووە کاری هاوبەشمان کردووە و ئەوانش بڕوای تەواویان بەوە هەیە کە ئەم شارە شارێکی فرا پێکاتەیە شارێکی کوردیە زۆری دانیشتوانەکەی کوردن بۆیە ئێمەش ئومێدمانە لە ڕێگای حکوومەتی عێراقی فیدراڵەوە بتوانین
چارەسەرەکان و بتوانین. باشە حەسی بەخان لە ڕووی ژمارەی دانیشتوانە و ژمارەی کوردەوە هیچ کەمبوونەوەیەک بە ژمارەی کوردەوە لە کەرکووک بەدیەکرێ؟ دیارە لە ئەگەر بگەڕێینەوە بۆ ساڵەکانی پەنجاکان هەموو کاتێکە کە تەشکیلەی ئیدارەدانی ئەم شارە بەم شێوەی ئێستا بۆ یان نێزک بۆ لەم شێوەی ئێستاکە کورد نیوەی کورسیەکانی بەدەستێناوە و عەرەب کەمترین ڕێژەی بەدەستێناوە و تورکمانیش بەشێکی هێناوە، یعنی عەرەب لە تورکمانیش کەمتر بووە. عەرەب ئەتوانم بڵێم سێمنەتەوە بووە لە کەرکووک. بەداخەوە ئێستا عەرەب بەهۆی ئەو تعریبە یاخود بەهۆی ئەو فراژنی و فرا مناڵەی کە هەیەە ئەتوانم بڵێم ئەوان بوونەتە نەتەوەی دوام. ئەمە بە پلان و ئامانجداری نەبووە کە کردویانە لە کەرکووکە؟ بەڵێ بەدڵنیایەوە هەر هەنگاوێک عەرەب نابێتی مەبەستێک لە پشتی بووە و ئامانجێک لە پشتی بووە ئەویش بە مەبەستی تعریبە. ئێمە پێمان وایە ئەگەر بەو شێوازە بەردەوام بێ ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەر کەرکووک و بۆ سەر پێکەوە ژیان و بۆ سەر ئەو ئاشتەوایە یاخود ئەو چەپکە گوڵی کە جەنابی مام جەلال بەرزی کردبەوە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنمان داوە لەسەر ئەو ڕێبازە بڕۆین کە یەکتر قبول بکەین. ئەم شارە شارێکی کوردیە، شارێکی کوردستانیە، بەڵام نەتەوەی تریتایە دەبێت پێکەوە بژین و دەبێت خێر و بێری ئەم وڵاتە ئەم شارە ئەم ناوچەیە بۆ کەرکووچیەکان بێت بە هەموو پێکاتەکان. باشە حەسی بەخان دیارە کە باس لە کەرکووک دەکەین ڕاستەوخۆ ناوچەدا بڕنراوەکانمان بیردێتەوە ئەو ناوچانی کە دەکەونە دەروی داری هەرێمی کوردستان مادی 140مان بەبیردێتەوە. کێشەکە تەنها لە پرسی پارێزگاری کە ئێستادا پارێزگاری بە وەکالەت لە کەرکووکدا هەیە تەنها لێرەدا ناوەستێ کۆمەڵێک پۆستی ئیداری دیکە هەیە لە کەرکووک و لە چەند ناوچەیەکی دیکەش کە مافی کورد بووە بەر هۆکارێک بێ بەهۆی ناکۆکیە سیاسیەکانەوە بێت لە دەست کوردانە ماوە. هەوڵەکان بوو بە دەستهێنانەوەی ئەم پۆستانە چی دەبن بۆ وەرگرتنەوەی لەلایەن کوردەوە؟ بڵێ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە هەموو هەوڵ و خەبات و ڕێککەوتنێک یاخود دانیشتن و گفتوگۆیەکی لەگەڵ حکومەتی عێراقا کردووە بۆ بەدەستهێنانەوەی ئەو مافانەمان کە زەوت کراوە. ئێمە باسی پۆستە ئیداریەکانمان کرد، ئێمە باسی کۆمەڵێ مەلەفمان کرد کە لە کورد زەوت کراوە. بەدڵنیاییەوە کاری باش کراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆی بە خەمخۆری ئەم ناوچانە زانیوە. ببورن کە ئێمە ئەڵێن کەرکووک و وەکو ڕەمزی ناوچە جێناوەکان دیارەمە بەسمان تەنها کەرکووک نییە، ئێمە خانەقینمانەیە، ئێمە دووز و زۆر جێگای ترمان هەیە. هەموو ئەمانە بەدڵنیایەوە کاری باشی بۆ کراوە و ئەتوانین لەناو ئەم کابینەیەدا زۆرترین داواکاری یا زۆرترین ماف و استحقاقی کوردی ئەم ناوچانە دەستەبەر بکەین، چ لە گەڕانەوەی پۆستە ئیداریەکان بێت، چ لە بەشداری پێکردنی کورد بێ لە مەلەفی ئەمنی و چ لە دامەزراندن لە کەرتی خزمەتگوزاری لە هەموو سێکتەرەکانە کورد دەبێ ڕۆڵی کاریگەر و کارایی هەبێ و ئەمانە ئەتوانم بڵێم بە تەواوەتی ڕێکەوتنی لەسەر کراوە و چاوەڕێی دەست بەکاردنی هەماهەنگێکی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزبەکانی دیکەی هەرێمی کوردستانە چێ بۆ من پرسە؟ من ئاماژەم بە خاڵێک کردوتم ئێستا لەم کات و ساتەیە لە ژێر چەتری یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو حیزبە کوردستانیەکان کۆبوونەتەوە جگە لەلایەنێکی سیاسی کە ئەوان پێیان وایە کەرکووک داگیر کراوە. هەموو دەبێت کورد ناوماڵی خۆی ڕێک بخا وا لە هەوڵەکان بەردەوامن بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کورد و دەبێت کورد یەک خیتابی هەبێ، کورد دەبێت یەک وتاری هەبێ و دیارە هەوڵەکان بەردەوامە و هیچ کام لە حیزبە کوردستانیەکان دژی ئەم هەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستانین بە پێچەوانەوە پاڵپشتی لێ ئەکەن و لە نەتیجە یەک یاداشتی تەواو کە هەموو باسی بارودۆخی کەرکووکەکەوە باسی کێشەکانەکەوە باسی چارەسەرەکانەکە ئەدرێ بە حکومەتی عێراقی فیدراڵ. ئەمە تەنها داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستانیە، داواکاری هەموو حیزب و لایەنە سیاسیەکانە، بەڵام بەسەرپەرشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی یەکێتی خۆی بەخاوەنی کەرکووک ئەزانێ و کەرکووچیەکان خۆیان بەخاوەنی یەکێتی ئەزانن و کەرکووچیەکان زۆرترین قوربانیان داوە لە پێناو ئەو حیزبە لە خەبات لە ماندووبوون لە قوربانی پشکی شێریان بەرکەوتووە. بۆیە ئێمە گەشت
دەشبینین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێ خاوەنداریەتی ئەم کەیسە بکە و ئەم پرسەی کەرکووک کە پرسی هەموو کووردە لە هەر چوار پارچەی کوردستان بکات بە خاڵی وەرچەرخان و بیکات بە خاڵێک بۆ خۆشگوزەرانی بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتەوایی لە سەرتاسەری ناوچە جێناوەکان بە کەرکووکیشەوە. بەڕێز حەسیب عەبدوڵڵاه کە بەڕێزیان لێپرسراوی بۆردی پێکاتەکانی یەکێتی و لە هەمان کاتدا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوان مابوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونت حەسیبە خان، ماندوو نەبی.